کە من ئەو حیزب و کاندیدانەی کە ئەو بەڵێنانەی لە کاتی هەڵبژاردنەکاندا بە دەنگدەرانی دەدەن جێبەجێی دەکەن. بەڵام ئەماو کێشەیە لە لای جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا تەواو پێچەوانەیە. بایدن هەرزوو لە دوای دەستبەکاربوونی وەک سەرۆکی نوێی ئەمریکا دەستی کرد بە جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا بە دەنگدەرانی وڵاتەکەیدا بوو. بایدن تەنانەت پێش ئەو وادەی دیاری کردبوو بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانی تیایدا جێبەجێی کردن. بایدن بەڵێنی دابوو لە 100 ڕۆژی یەکەمی سەرۆکایەتیدا 100 ملیۆن ئەمریکی بە ڤاکسین بکوترێت، ئەوەش لە 60مین ڕۆژی سەرۆکایەتیدا بە ئەنجام گەیشت. بایدن ئەمریکای گەڕاندەوە بۆ ناو ڕێکەوتنامەی کەشوهەوای پاریس. ڕێکخراوی تەندروستی جیهانی وەک بەڵێنیشی دابوو بڕیاریدا بنیاتنانی دیواری سەرسنووری نێوان ئەمریکا و مەکسیک ڕابگرێت. بەشێک لە بەڵێنەکانی ئەو سەرۆکە نوێی ئەمریکا لە کاتی هەڵبژاردنەکاندا پەیوەندیدار بوو بە هاوڵاتیانی بیانی ئەو وڵاتە، لەوانەش هەڵوەشاندنەوەی بڕیاری سەرۆکی پێشوو بۆ قەدەغەکردنی هاتنی هاوڵاتیانی هەڵگری پاسپۆرتی 7 وڵات بۆ ئەمریکا. وڵاتەکانیش بریتی بوون لە عێراق، ئێران، سووریا، سوودان، سۆماڵ، یەمەن و لیبیا. لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی و عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی کە من ئەو حیزب و پاڵێوراوانەی کە ئەو بەڵێنانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە هاوڵاتیانی دەدەن جێبەجێ دەکەن.